بەنای خۆی بەخشەی میهرەبان وەک ئاگادارن ئێمە لە ڕۆژانی پێنجشەمەیە دوو جۆر لیژنەی فڕەڕەهەندی پزیشکیمان هەیە. لیژنێکیان تایبەتە بە سنگ و نەخۆشەکانی سنگەوە، لیژنێکیان تایبەتە بە نەخۆشەکانی پەلەکانەوە. وەک ئەمڕۆ ئاگادار بن یەکێک لە نەخۆشەکان کە پێویستی بە چەند ڕایەکی جیاواز لە چەند پسپۆڕێکی جیاواز هەیە کە ئەو مناڵە بوو قاچی ئاوساوە، هۆکاری ئاوساوەکەی نازانین. احتیمالە ئەم ئاوساوە لە بۆری خوێنەوە بێت کە پەیوەندی بە ئێمەوە هەیە، احتیمالە پەیوەندی بە ئێسکەوە هەبێ، احتیمالە پەیوەندی بە ڕۆماتیزمەوە هەبێ، احتیمالە هیچ شتێک لەمانە نەبێ، شێرپەنجەیەک بێ خوا نەخواستە. بۆیە لەم کاتەیە کە نەخۆشەکە پێویستی بە چەند ڕێیەکی جیاواز هەیە، باشترین شوێن تایە ئەو نەخۆشە هەڵسەنگێنرێ ئەم لیژنەوە هاوشێوەی ئەم لیژنانەیە. سوپاس بەخوای گەورە کە هیدایەتی داوین ئێمە لە تاوەری تەندروستمان بە بەردەوامی ئەم جۆر لیژنانەمان هەیە و کارەکانی ئەم جۆرە نەخۆشانە لە لیژنەکانە قەراری نهایی لێ ئەدرێ. بۆیە وا چاوەڕوان نەکەین کە خوای گەورە بیکاتە مای شیفای ئەم نەخۆشانە. سمارت وەرچەرخانە.